پرۆژەیەکی گرنگی گەشتیاری لە شاری سلێمانی کراوەتەوە کە تیایدا هاوڵاتیان دەتوان بێن ئەم شوێنە و چێژ لەو دیمەنە ببینن کە دەڕوانێت بەسەر چەمی خلیاساندا. نەچمە لای خاتو شاناز ئامر بەدران بەڕێوەبەری گشتی گەشت و گوزار. سڵاوی لەبێ خاتو شاناز. ئەم پرۆژەیە چییە و خۆی لە چیا بینێتەوە؟ هاوڵاتیان چۆنتان سوودی لێبینن؟ سڵاوتان لێبێ وەکو ئەبینن ئەمڕۆکردنەوەی شەقامی پرۆژەی کۆرنیشی دەروازەیە کە پرۆژەیەکی زۆر گەورەیە، پرۆژەیەکی کراوەی بازرگانی و گەشتیاریە. کۆمەڵێک زۆر دوکان لەخۆ ئەگرێ، ئەم دوکانانە لە ئایندەیە ئەبێتە کافتریا و ڕێستۆرانت و شوێنی حەوانەوە و پۆتیک و شوێنی جۆرا و جۆری گەشتیاری. بێجگە لە ئەوەش موتێل و ئوتێلیشی تایە لەگەڵ کۆمەڵێک ئۆفیسی بازرگانی مۆدرن. پرۆژەکە وەکو ئەبینن اهتیمام دراوە بە سەوزایی، اهتیمام دراوەکەوەی کە بەشی شەقامەکان حەق دراوە بە ڕاڕەوی پاسکیل بۆ پیادەڕەوی بۆ وەرزش. و بەڕاستی پرۆژەیەکی زۆر مۆدرنە و بە کواڵیتیەکی زۆر بەرز کراوە و ئینشەڵڵا ئەمەشە بێتە بنەمایەک و سەرەتایە بۆ پرۆژەکانی داهاتوو گەشت و گوزار. خاتو شاناز ئەمە لەلایەن کردی تایبەتەوە ئەم پرۆژە جێبەجێکراوە یاخود حکوومەت دابینی جێبەجێکردنەوە؟ زۆر سپاسی بێپایان بۆ کۆمپانیای دەروازە کە هەستاون بە جێبەجێکردنی ئەم پرۆژەیە و هەموو تێچوونەکەی لەسەر کۆمپانیاکە بووە. چی ئەتوانێت سوود لەم پرۆژەیە ببینی ئەم شەقامەی کە هەیە؟ هەموو کەس، هەموو خەڵکی سلێمانی، هەموو گەشتیارێک ئەتوانێت سوود لەم شەقامە ببینێ. ئەیکەی ئەو بە چەمی کلیاسانە ئەڕوات و کەی بەنداوەکە تەواو بێ؟ بەڕاستی لە ئیستەیە کارەکرێ لەسەرەوەی کە ئەو پرۆسەیە دەست پێ بکە، بەڵام ئیتر پرۆسەکە وەختی ماوە، بەڵام هەموو پلانەکان ئیشی لەسەرەکرێ بۆی ئەنجام بدرێت. سپاس بۆ شاناز ئامر بەدران بەڕێوەبەری گشتی کەشوسای سلێمانی. بەڵێ ئەوەی کە جۆویستی بوون ئەمە دەروازە کۆڕنیشە کە لەسەر چەمی خلیاسان کراوەتەوە کە لە لای بینەی پارێزگای سلێمانی دەستپێکار لێشۆ دەچێتەوە بۆ لای ئەوبارە و بەکرێجۆ کاتیایدا دەڕوانێت بەسەر چەمی قلیاساندا و چەندین دوکان و هۆتێل و مۆتێل لەسەر ئێرە کراوەتەوە و تیایدا هاوڵاتیان دەتوانن سەردانی ئێرە بکەن ئێواران و کاتێکی خۆش بەسەر بەرن.